بۆیە ئەحکامەکانی قورئان و شێوازی پەروەردەیی چیرۆکەکان هەمووی باس لە ئەو کێشاناکە کە دێنە ڕێگای ئینسان بیر و بۆچوونەکانی ئەفکاری ئەو شتانە هەمووی ڕاستەخاتەوە هەمووی بۆشیانەکاتە بە قاڵبێکی جوان لە ئوسلوبێکی زۆر فەنی هونەری لووتکە ناڵێم دەگمەن معجیزە چونکە فەرمەوە قورئانە تۆ بە کوردی لە ڕەوانبێژی کوردیا دێ شتێکمان بۆ دان لەم ئاەتانە بچ کام ئاەتەش تۆ ئازانیە توانی منافسەی بکەی گوێ لەو نەخوێنەوارە مەگرە کابرا کە نازانێ عەرەبەکەی نازانێ خۆی ئاەتەکان بخوێنێتەوە کە چێڵە قورئان هیچ معجیزە نیە و ئوسلوبی بەلاغی چی ئەوە تا خوای گەورە فەرمێ خوای گەورە ئەڵێ ئەوەڵێ تەبعاً خوای گەورە ئەڵێ لا ينال عهد الظالمين بۆیە بڵێ ظالمون يعني تو كابرا هەندێک جێ لە فاعل و مەفعول نازانێت چییە کە چی احتراز لە ئاەتەکە ئەگرێ وەڵا لە بەلاغەی چێشە کابرا سێم تۆسەی تەواو کردووە لەکوێ لە هەڵە بژە بابە تۆ ئەلەمە تێناگەی ئاەتەکە بخوێنیتەوە احتراز لە بەلاغەتی قورئان لە چی ئەگری کە تۆ ئەگەر بڕۆی ئەو مامۆستاکانیش کە فێرت دەکەن هەر ئەو معتەرەکی ئەقران ئەوەی سیوطی کە سێ مجەلەدەیە ئیعجازی قورئانی باقلانی تەحەداکەم هەر عەلمانیەک یا هەر کەسێکی معتەزیلە بڕوە ئەم کتێبەی باقلانی بخوێنێتەوە لەسەر ئیعجازی قورئان و باوەڕی بەوە نەبێت کە ئەم قورئانە پەیامی خوای گەورەیە وەسەلامەتیش وە لە تەحریف بڕۆ شیعە معتەزیلە ئەوانی تر هەمووی بخوێنەوە خۆ باقلانی ڕەحمەتی خوا لێ بێ ئەشعەریشە